بەڵێ دیارە قۆناغی دوانزە قۆناغێکی کۆتایی خوێندنی بواری پەروەردەیە، قۆناغێکە خوێندکار بەگشتی تیا تووشی سترێس و دڵڕاوکێ و کۆمەڵێک ترس و ئەو بابەتانە بێتەوە. لە ڕاستیە خۆی پێچەوانەکەیەتی هیچی جیاواز نییە لە قۆناغەکانی تر جگە لەوەی کە ئەو ترسیەکە بۆی دروستکراوە و بۆی ماوەتەوە بڵین لە پێشینانی خۆیەوە. جا ئێمە ئەمڕۆ لەگەڵیان ئابین بۆ ئەوەی کە چۆن ئەو سترێس و ترسە نێڵین بە کۆمەڵێک تەکنیک و ڕێگای سعیکردن بڵین خۆ ئامادەکردن کۆششکردن بۆ تاقیکردنەوەکان هیوادارم سوودێکیان پێ بگەینین. ئاسانترین تەکنیک چیەوە وەساگەر ئاماژەی وەڵاهی خۆی هەر خوێندکارێک بۆ بە جۆرێک ئەتوانێ شتەکان وەربگرێ. ئێمە کۆمەڵێک تەکنیکە خەینە ڕوو بزانین سوود لە کامیانە بینێ و خوێندکارە ئەتوانێ ئەویان هەڵبژێرێت. دیارە ئەمی کە ئێمەیڵین مشتێکە لە خەروارێک، یعنی ڕاستیامە لە زانکۆکانە من بۆ خۆم سپۆڕێکەمەوەیە بە چەندین استراتیژ و ڕێگای تایبەتمانەیە بە درێژایی ساڵانێک ئێمە ئەتوانین بە 2 ساڵ خوێنرێ. یعنی بۆیە لێرە لە سمینارێکی ئاوا ئێمە ئەتوانین چەند کورتە باسێک لەسەر تەکنیکی خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوە بخینە ڕوو بۆیان.